یەکێک لەو هەڵانەی یەکەم جا باسی هەڵەکانەکە یەکێک لەو هەڵانەی کە خوێندکار لەم قۆناغا هەیەی بریتیە لە چی؟ دوو احتیمالەت یان ئەوەیە زۆر بەجددی بۆی داعەبەزێ و لەگەڵ یاڕوا و مراجعاکە و ئیتری استراحەت ناکە و هەتا جومعە و پێنجشەممەکەش ئەگەر دایک و باوکی چون بۆ سەفرە ناچێت بەتایبەتی لە هاوینەکەیە کە ڕۆیشتووە یان لە بیدایەتی دەوامە یعنی ئیسراحەت بەخۆی نایە بۆ هەڵەیە تۆ تشبیه نەبێ مۆلیدەیەک کتێ ئەم مۆلیدەیە 24 ساعەتیشی پێ بکەی باشە و 7 ڕۆژی هەفتەیشی پێ بکەی و 30 ڕۆژی مانگەکەیشی پێ بکەی و ڕێستی نەبێ بانزین و گازەکەی تێ بکەیت و ڕۆنەکەی بگۆڕی و ڕێستی نەبێ ئیلا تۆزێک نەبێ بەرگەی چە نەگرێ تۆ کەچی مۆلیدەیەکە کڕی پێ دەڵێ ئەڵێ دوای ئەوەندە سەعات ڕێستی بەرێ چکە بێ ئیسراحەت کە باش ئەم جسمەی تۆ و ئەو مێشکەی تۆ پێویستی بە ئیسراحەتە پێویستی بە خەوە پێویستی بە جاجارەوەی بچێتە دەرەوە هەوایەک وەرگێت جوێک وەرگێت پێویستی بە مەشەیە وەکو چۆن پێویستی بە جددیات هەیە لە سەعیا پێویستی بەوەش ئینسان جددی بێ لەوەی کە ئیسراحەت کە ڕێز وەرگێت بۆ ئەم تەلەبەیەکەی ڕێز وەرناگرێت سەرەکەی زوو ماندووە بێ و تەوەقوعی ئەم تەلەبەیە وایە مانگی یەکەم ئەگەر ئیمتیحانی کرد 20 لە 20 بێنێ طبعا 20 لە 20 نانێ ئەو من لە ئێستا دڵنیاتان ئەکەمەوە زۆربەتان لە مانگی یەکەمان قورسە 20 لە 20 بێنن لە دەرسەکانە لەبەر چەند هۆکاری یەکەم جارتە لە پۆلی دوانزەیت و نظامی پۆلی دوانزە جیاوازە لە نظامی پۆلەکانی تر هۆکاری دووەمیان ئەوەیە مامۆستا پرسیارەکانی تۆزە عەجایب و غەرایبی تێیەکا وەی هەڵتان بوشێ وەی فلترێکە وەی پێ بڵێ کاکە جوانتر سەحیکە ئەبێ دووسێ پرسیاری تیابێ هەمووی گیر بخاوە دەستیەوە ئەبێ تیای بێ نابێت تیای نەبێت تەمام بۆ ئێمە هۆکارێکی ترێتی هۆکارێکی تری ئەوەیە تەلەبە ئازانێ ئەوەی کە خوێنیەوە هەمووی بیرە ناوانیە هەندێکی ئەتیادی لە بیرتەچێتەوە بە قۆناغ ئەم لە بیرچوونەوەی چارەسەر دەبێ بەوەی کە تۆ مراجعەکەیتەوە امتحانی مانگانەت هەیە کۆرست هەیە امتحانی پێشسەری ساڵمان هەیە اینجا امتحانی وزاریمان هەیە واضح چۆن کەواتە ئەمە هەڵە یەکەم هەڵەی دووەمەوەیە عەکسەکەیەتی ئیهمالە هاتۆ بۆ خول هاتۆ بۆ ئامادەیەکەی ئێرە لێرە خوێنێ باشە و هەموو شتە ڕووکەشیەکانی هەیە مەلزەمەی هەیە دەفتەری هەیە ژووریان بۆ داناوە هەمووی ڕووکەشە بەس ئیهمالی هەیە لەسەر کتێبەکەیەوە ئاگای لە کتێبەکە نییە ئاگای لەوەیە چۆن بچێ بۆ لای مۆبایلەکەی کاتی خیاڵی لای ئەوەی لەگەڵ کەپڵەکەی قسە ئەمە موشکیلەیە ئەم ئیهمالیە بۆی دوایی کە فەشەلی هێنا لە ڕووی نەفسیۆڵە چی ئەڵە جاوەڵا من هەموو شتانەشم کرد بەڵام دەرەجەشم نێنا چون بۆ لای مامۆستا فڵان لە قوتابخانێک لێڤەر داوامم کرد هاوینەکەی خولم بینی بۆ دکتۆر زانا قسەی بۆ کردین باس بەخوا هەمووی فشە بوو هەمووی فشە هەموو شتان هەمووی فشێ جاڵی ڕێوی دەمی ناگا بە ترێڵە چییە؟ لە ترشە دەمی نەگەشت بە ترێگا لە ترشە ئاگادار بن ئەم فێڵەتان لێیەکە مێشکتان تەسلیمی ئەم فێڵە نابێ ئەمە خەتە ئەمە هەڵەیە دوای چارەسەکانی باسەکەی یان ئەوەیە زیادە لە پێویست شتی لە خۆی کۆ کردوت خەلقەکەی زیاگە یانی مەسەلەن لە فیزیایە مەلزەمەیەکی مامۆسایی هەیە هی مەکتەبەکەیەتی ئەڕوا مامۆساکەی مەزبوطە بە سێرەکەی مەلزەمەی مامۆسایەکی پاری هێناوە مەلزەمەیەکی مامۆسایەکی تری هێناوە هی یەکەمەکەی هەرێمە دەفتەرێکی فڵانکەسی هێناوە بابەجان تۆ من هەموو جارێڵم تۆ ماستەر ناخوێنی لە فیزیایە تۆ دکتۆرا ناخوێنی لە فیزیایە بەکارێڕستیش ناخوێنی تۆ ئەم فیزیایە ئەم کیمیایە ئەم کوردیە ئەم عەرەبیە ئەم دەرسانە هەر هەمووی وەسیلەیەکن بۆ ئەوەی نمرەکە زیاتر کەی بۆی بچیتە کۆلێجەکە و چۆ کۆلێجەکە و بە بەرامبەرەکە چێ نمرێ وازەحە تێگەیشتن ئێمە فیزیا ماستەریتیان ناخوێنین تا بڵین با 6 مەلزەمەمان نەبێت سەرت لێ تێگەچێ یەک شەرح هی مامۆستاکەی خۆت ئەگەر مەسەلەن خولی هاوینەکە و مامۆستایەک بوو هی مەکتەبەکە و مامۆستایەکە ئێستا ئاسانە حلەکەی چییە؟ ئەم مامۆستایی ئێستا حەزەکە لە مەلزەمەکەی خۆی بخوێنێ قەیچێکە مەلزەمەکەی ئەم مامۆستایە مەکڕم ئەی هێنمە بەردەستی خۆم تێبینیەکانی ئەوەی هاوینە خەمە سەری ئیشەکە وەزام قورس نییە وانە تێبینیەکانی هاوینە خەمە سەری شتەکە لە خۆت قورسمەکە باوەڕ کە هەمووشیان لە یەکە و نزیکن بەس ئەوەیە شەرحی من جیاوازە لەو یە مامۆستا جیاوازە لە مامۆستا هەر ئەوەیە فەرقەکە ئەوە نییە بڵێ یا هەندێک تەلەبە پێیان بێڵێ چی وەڵام مامۆستا فڵان زیرەک نییە ئیمتیحانە کرد لەکوێ زانی زیرەکە یا زیرەک نییە ئەشێ مامۆستا فڵانی بینی بە لە شەرحێکە تۆزە تووڕە بوو ئەشێ یان تەلەبەیەکی برادەری بیستوێتی مامۆستا فڵان چییە شەرحەکەی خۆش نییە ئێ بابە لای ئەو شەرحەکەی خۆش نییە بەس مەرج نییە لای تۆ ژوابێ کەواتە ئەمە کۆمەڵی هەڵەن کە هەیە کۆمەڵێک قورسایی ئاڵانگاری کە تووشمانە بێت چین یەکەمیان بریتیە لەوەی کە خۆ گونجاندن لەگەڵ ئەم قۆناغە نوێیە ئەبێ خۆتی لەگەڵا گونجێنی بۆ ئەکرێت لە پۆلی 10 و 11 هەموو ڕۆژێ پێویستی نەکرد بە 6 ساعات سعی بڵام ئێستا وانە
ئێستا سەعات 1 و 2 تەواو بێڕۆیتەوە ماڵەوە نزیکی دوونیوە ئیسلاحەتێک بکەیتەوە بێ دەستکەیتەوە بە مراجعە نانی ئێوارە ئیسلاحەتێکی سەعاتێکەکەیتەوە بێ دەستکەیتەوە بە مراجعە بۆ نظامەکە جیاوازە نەک لەبەر ئەوی پۆلی 12 زۆر قورسە نا منهەجەکە ئەبێت تەواوکەی ئەو دەبەشەی بۆیاندانەوە بێت تەواوی کەیتەوە لەو دەبەشای امتحانەکەی واضح حەجۆ لەبەرەوە وەبێ پرسیاری زۆری لەسەر حەکەی وەبێ ڕاهێنان زۆر بە خۆتکەی بۆیە قورسە جاری وایە لە سەرەتا تەلە بتوانێت خۆی بگونجێنێ یەکێکی تر لەو ئاڵنگاریانەیە لە کێبرچەکانی کە هەمانە ئەوەیە کە ئەو قەلەقی نازانێت چۆن چارەسەرکا جاری وایە ئەو قەلەقی وای لێیە طبعا بەگوێ برادەرەکانیەکە مەسەلەن برادریشی ئەڵێ مامۆستا فڵان باش نییە برادریشی ئەڵێ وەڵا با بچین بۆ ئەو مەکتەبە برادریشی ئەڵێ وەڵا با ئەو مەلزەمەیە بکڕین ئەمەش خۆی قەلەقی زیاگە لەم لاشەوە لەوانەیە بایکۆت و مایکۆت بێتە پێشەوە ئەمە دەسەڵاتی کەس نییە ئەمەش خۆی قەلەقی زیاگە ئەگەر حکومی بێ لەو لاشەوە مەسەلەن کۆمەڵێکە بینی ئەمساڵ دەرەجەی هێنا و بەڵام مەسەلەن 96 هێنا و ئەو کولیانی کە پارش 96 وەرێگرم ساوەری ناگرێت ئەوەش خۆی قەلەقیشترە بەدەر لە قەلەقێکی خۆی